ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبانی ڕۆژی سێشەممە سەرەتاش سەردێڕی گرنگترین هەوڵەکان. کۆبوونەوەی سەرانسەری خانەنشینکراوانی مخابەرات لە کوردستان و ئێران، داخوازی بنەماڵەی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام بۆ ڕزگارکردنی، گواستنەوەی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدامی زیندانی ورمێ بۆ بەندی تاکە کەسی، ناڕوونی چارەنووسی 21 ژنی بەندکراوی مەراسمی ئارمیتا گراوەند لە زیندانی قەرچەک، خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی، هێرشی پەهبادی تورکیا بۆ سەرڕانیە و بانکێشتی ژمارەیەک ڕۆژنامەنووس بۆ ناوەندە ئەمنیەکان. درێژەی هەوڵەکان. کۆبوونەوەی سەرانسەری خانەنشینکراوانی مخابەرات لە کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی ڕەواڵی هەر هەفتە خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی سنە، مەریوان، کرماشان، ورمێ، ئیلام، تاران، ئیسفەهان، زەنجان، ئەراک، بەندەڕەباس، خوڕەماباد، ئەردەبیل، خەزوین، یاسووج، شاری کورد، تەورێز و ئەحواز لە ئاستۆخی خراپی مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی مخابەرات خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوو. داخوازی بنەماڵەی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام بۆ ڕزگارکردنی ڕۆڵەکەیان. ڕۆژی دووشەممە 15 خەزەڵوەر دایکی ئەیوب کەریمی بەندکراوی مەحکوم بە ئیعدامی خەڵکی مەهاباد لە گرتە ڤیدۆیەکدا داوای لە خەڵک و ناوەندەکانی مافی مرۆڤ کرد ڕۆڵەکەی لە مەرگ ڕزگار بکەن. ئەیوب کەریمی بەندکراوی خەڵکی مەهاباد پاش 14 ساڵ زیندان هاوڕێر لەگەڵ 5 بەندکراوی بیرمەندی دیکە بەناوەکانی داود عەبدوڵڵاهی، فەرهاد سەلیمی، ئەنوەر خزری، خسرە و بەشارەت و کامڕان شێخە بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچووە و ئەگەری هەیە هاوشێوەی قاسما بەستە لە ڕۆژانی داهاتوودا لە زیندانی قزل حەساری کەرەج ئیعدام بکرێن. گواستنەوەی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدامی زیندانی ورمێ بۆ بەندی تاکە کەسی. ڕۆژی دووشەممە 14 مانگی خەزەڵوەر ئەمین خورشیدی بەندکراوی مەحکوم بە ئیعدامی خەڵکی ناوچەی تەرگەڤەری ورمێ بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی کرا. بە پێی زانیاریەکان ئەمین خورشیدی پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. ناوبراو ماوەی 14 ساڵە لە زیندانی ورمێ ڕاگیراوە ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا لە سێدارە بدرێت. ناڕوونی چارەنووسی 21 ژنی بەندکراوی مەراسمی ئارمیتا گەراوەند لە زیندانی قەرچەک. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە مەراسمی ناشتنی تەرمی ئارمیتا گەراوەند 21 ژن لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ زیندانی قەرچەکی وەرامین ڕاگوێزران و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی راپۆرتی ماڵپەڕی دادبان یەکێک لەو بەندکراوانە شەوی ڕابردوو باری تەندروستی تێکچووە و بە ویلچێر ڕەوانەی دەرمانگای زیندان کراوە. بە وتەی هاوبەندیەکانی دۆخی تەندروستی و بەندکراوە ناجێگیرە، بەڵام بەرپرسانی زیندان لەگەڵ ناردنی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان دژایەتی دەکەن. شانی باسەکە ناسناوی ژمارەیەکی کەم لەو بەندکراوانە وەکو نەسرین ستوودا، نیلوفەر میرزایی میدیایی کراوەتەوە و ئەوانەی دیکە بەهۆی هەڕەشەی ناوەندە ئەمنیەکان ناوێرن ناویان لە هیچ شوێنێک بڵاو بێتەوە. خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر کۆمەڵێک لە مامۆستایان و فەرمانبەرانی پارێزگای سلێمانی بۆ جارێکی دیکە لە بەردەم وەزارەتی پەروەردە کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بە پێی راپۆرتەکان مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی خوازیاری چوونەسەرەوەی پلەکانیان
لە گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان پێدانی حەقدەستە دواخراوەکانیان بردنە سەرەوەی ئاستی حەقدەست و گۆڕانی قەراردادەکانیان لە کاتیەوە بۆ هەمیشەی بوون. ناڕازیان ڕایانگەیاند کە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە درێژە بە مانگرتن و خۆپیشاندانەدا. هێرشی پاهبادی تورکیا بۆ سەر ڕانیە. ڕۆژی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر دەوڵەتی تورکیا لە ڕێگەی پاهبادەوە هێرشی کردە سەر گوندی بوسکێنی سەر بە شاری ڕانیە و لە ئەنجامی ئەو هێرشەدا سێ هاوڵاتی بریندار بوون. بە پێی زانیاریەکان پاهبادی تورکیا ناوەندی گوندی بوسکێنی کردوتە ئامانج و ڕایگەیاندنی زیانێکی زۆر بە ماڵ و دوکانی هاوڵاتیانی مەدەنی سێ کەس کە دوانیان کرێکار بوون بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانە گوازرانەوە. جێگای ئاماژەیە کە هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە گیان لەدەستانی دوو کەس لەو ڕووداوە دەکەن بەڵام هێشتا پشتڕاست نەکراوەتەوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە تاران و دەست بەسەربوونی سێ کەس. ڕۆژی دووشەممە 15 خەزەڵوەر خانەنشینکراوانی کشوەری لە بەرامبەر ڕێکخراوی بەرنامە و بودجە لە تاران کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بەڵام هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەریان و سێ کەسیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی کشوەری لە پارێزگا جیاجیەکانی ئێرانەوە خۆیان گەیاندووەتە تاران و لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. خانەنشینکراوان خوازیاری پێدانی پاداشتی کۆتایی خزمەت لە ساڵەکانی 1400 و 1401 بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیان بوون. بە پێی زانیاریەکان سێ معلمی خانەنشینکراوی خەڵکی خوزستان بەناوەکانی سیاماک، چێهرازی، ئەنساری و موسەویان لە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر خۆپیشاندەران دەست بەسەرکراون. ناڕەزاتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری. ڕۆژی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر کرێکارانی ڕەسمی شاغڵ لە پرۆژەکانی نەوت و گازی ناوچەی ئاغاجەری لە پارێزگای خوزستان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داواکاریەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت بە پێی ڕەواڵی ڕۆژانی ڕابردوو خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەی لە ساڵانی ڕابردوو لە ژێر ناوی باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. مانگرتنی کرێکارانی شرکەتی ئارمەنە و لە پێترۆشیمی چابەهار. کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئارمەنە و لە پێترۆشیمی چابەهار ڕۆژی دووشەممە 15 خەزەڵوەر لە ناڕەزاتی بەرنەدانی چەند مانگ حەقدەست و مەزایە دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان شرکەتی ئارمەنە و پیشەی ئەندازیاری لە پرۆژە ساختمانیەکانەوە و نزیکەی 150 کرێکاری هەیە کە ماوەی 5 مانگە هیچ حەقدەست و مەزایەکی پێنەداون. بەیانی دووشەممە کرێکارانی ناڕازی بە مەبەستی گەیشتن بە داواکاریەکانیان دەستیان لە کار کێشایەوە و لە ناوەندی شرکەت مانیان کرد. گیان لەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە مەشهەد. ڕۆژی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر دوو کرێکاری ژنی شارەداری مەشهەد تووشی ڕووداوی کار بوون و یەکێکیان گیانیان لەدەستدا و ئەوەی دیکەیان بە سەختی بریندار بوو. هەروەها کرێکارێکی کارخانەی بەرهەمهێنانی موکێت لە مەشهەد دەستی چەپی بەهۆی گیرکردن لە نێوان غەڵتەکدا قەتع بووە. بە پێی راپۆرتەکان ئۆتۆمۆبیلێکی پڕای لە ئۆتۆبانی ئیمام عەلی مەشهەد کۆنتڕۆلی لەدەستدا و خۆی کێشا بە دوو کرێکاری ژنی تەمەن 37 ساڵ. بۆ هۆیەوە یەکێک لە کرێکارەکان گیانی لەدەستا و ئەوەی دیکە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. لە ڕووداوی دووهەمدا دەستی چەپی کرێکارێکی کارخانەی موکێت سازی مەشهەد بەهۆی گیرکردن لە نێوان غەڵتەکی ماشێنێکدا بە تەواوی پچرا و دوجار ڕەوانەی نەخۆشخانەکرا.
بانکشتی ژمارەیەک ڕۆژنامەنووس بۆ ناوەندە ئەمنیەکان. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک ڕۆژنامەوان بە بیانووی بڵاوکردنەوەی بابەت سەبارەت بە دۆخی ئارمیتا گەراوەند و مەڕاسمی سەرخۆشیەکەی بۆ ناوەندە ئەمنی و قەزاییەکان بانکێشتکران. لا درێژەی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی ڕاگەیاندن پاش قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوەند ژمارەیەک ڕۆژنامەنووس لە نێوخۆی وڵات بانکێشتکراون. لە نێو ئەو ڕۆژنامەنووسانەدا مەریەم لوتفی، نیگار ئۆستاد ئاغا، سارا مەعسومی، مەتین غەفاریان، مەریەم شوکرانی، میلات عەلەوی، ئومید تووشە و زەینەب ڕەحیمی بوونیان هەیە. دوا هەواڵ خۆپیشاندانی 400,000 کارمەندی دەوڵات لە کانەدا. لە حاڵێکدا دانوستانی نێنەرانی سنفە جیاوازەکانی کانەدا لەگەڵ دەوڵەت بۆ بەرزکردنەوەی ئاستی حەقدەست ڕاگیراوە ڕۆژی دووشەممە 15 خەزەڵوەری 1402 400,000 کارمەندی وڵاتە خۆپیشاندانێکی گەورەیان لە ئەیالاتی کێبێک بەڕێوە برد. بە پێی راپۆرتەکان کارمەندانی دەوڵەت لە ئەیالاتی کێبێکی کانەدا وازیاری چوونەسەرەوەی 20% حەقدەستن، بەڵام دەوڵەت دژایەتی لەگەڵ ئەو داواکاریە نیشانداوە و ڕایگەیاندووە کە تەنیا 10% دەتوانێت باغدەستەکان ئیزافە بکات. پاش بڕیاری دەوڵەت 400,000 کارمەند خۆپیشاندانێکی گەورەیان لە شەقامەکانی ئەو ئەیالاتە بەڕێوە برد و هاوکات مانگرتنی 65,000 معلم لە ئەیالاتەکانی هەڵکەوتوو لە ناوەندی ئەو وڵاتە دەستی پێکردووە و ناڕزایەتیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەست. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست گەشتیوەڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی